شەڤە بۆری سەرۆکێ رووسیا و سەرۆکێ تورکیا بدە ڕێپەیوەندیەکە تەلەفۆنێ بە ڕەوشە سووریە گوتوبێژکردن. دیمتری پیسکۆڤ گوتوبێژە کۆشکە کرملینە رووسی لە مۆسکۆ ڕاگەهاند کو ڤلادیمیر پوتین سەرۆکێ رووسیا و ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکێ تورکیا داوین پێشهاتێن سووریە گوتوبێژکردن. بژالی خۆباش ئیبراهیم کالن گوتوبێژە سەرۆکاتیە کۆمارە تورکیە ڕاگەهاند کو ئەردۆغان پەیوەندیەکە تەلەفۆنی دەربارەی ڕەوشە سووریە لەگەڵ پوتین ئەنجامدا. ئیبراهیم کارێن گوت و دە پەیوەندیە تەلەفۆنێدا کارێن پێویست بۆی ڤەگەرە پەنابرێن سووریە بۆ سەرزێدێن خوا هاتە گوتوبێژکردن کو ئەوژێ دەوێت لە گۆری سێ پێوەران بێک و نەتەوێن یەکگرتی دیارکردە ئەوژی ئەوەن کو ڤەگەر باوایەکی ئەمنی بێ و بە ڕازیبوونە پەنابرێن سووریەن لە تورکیا دمێنن و هەروەها بە سەربەزانە ڤەگەرنە سەرزێدێن خوا. هەروها کاڵێن داخویاکردن و بریارە دە هەفتیا بێدا ڕەجەب تایب ئەردۆغان لە جنەفێوەکە هەفسەرۆکێ کۆربەندە پەنابەرن جیهانێ بەشداریە دە جوینە دەبکێ وێ ڕەوشە پەنابرێن سووریەن لە تورکیا دمێنن دوی کۆربەندیدا وێ ڕۆناهیە بەخێسەر. بەردەوام ڤلادیمیر پوتین سەرۆکێ رووسیا و ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکێ تورکیا ڕەوشە سووریە گوتوبێژ دەکەن چێ دڕیا پەیوەندیە تەلەفۆنێ بەبێ و یانژی دڕیا ئەنجامدانە لووتکەیان بەبێ. و تورکیا دە جویناندا تەکەزیە لەسەر پابەندیە رووسیا بە ڕێکەوتنە سوچیتکێک و دەربارە ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ هاتیە ئەمزەکردن و تورکیا دەبێژێ ئەگەر رووسیاویانژی ئەمریکا پابەندێ ڕێکەوتنێن خوێنەبن لەگەڵ تورکیا دەربارە ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ ئەگەرەکە مەزن هەیە و تورکیا ئێریشا خۆجارەکە دن لەسەر ڕۆژاوای کوردستانێ ئەنجام بدێ. پەیوەندیە سەرۆکێ رووسیا و سەرۆکێ تورکیا پشتیوە چەندێتێ کو سێرجی لاڤرۆڤ وەزیرە دەرڤێ رووسیا لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکێ ئەمریکا جڤیە هەروها لەگەڵ مایک پۆمپیۆ وەزیرێ دەرڤێ ئەمریکاژی جڤیا و دە جویناندا ڕەوشە سووریە و ڕۆژئاوای کوردستانی و بەتایبەتی ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ گوتوبێژکردن.